هێرشی تەرۆریستی عەلی شیمیایی بۆ سەر خەڵکی ئێران. عەلی خامنەئی کە لەم دوایانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە عەلی شیمیایی ناوی دەرکردووە، هۆکاری سەرەکی و ڕاستەوخۆی هێرشە بەرینە شیمیاییەکانە بۆ سەرکشانی قوتابی و خوێندکار هێرشی شیمیایی لە گەڕەکەکان و لە وەسیلەی گواستنەوەی گشتیدایە. حکوومەتی ئیسلامی بە سووتاندنی چەند کەس لە سینەما ڕێکسی ئابادان هاتە سەرکار، بە هەزاران زیندانی سیاسی ئەعدام کرد، هێرشی موشەکی کردە سەر فڕۆکەی مسافربەری بە ئاسمانی تارانەوە، تێزابی کرد بە دەموشاوی ژناندا. ئێستاش بە مادەی شیمیایی هێرش دەکاتە سەر ژنان و کچانی قوتابی. حکوومەتی ئیسلامی لە سووریە و لە هاوکاری لەگەڵ ڕژیمی بەعەس هێرشی شیمیایی کردە سەر گەلێک شار و ئاوایی. لە هاوکاری لەگەڵ تێرۆریستە ئیسلامیەکان دەستی کرد بە ژاراویکردنی نەیارانی سیاسی خۆی و بۆ ترساندنی خەڵک چاوپۆشی لە هیچ جنایەتێک نەکردووە. ئامانجی ڕژیم لە هێرشی زەنجیرەیی و تێرۆریستی شیمیایی دروستکردنی ترس و وەحشەتە لە نێو خەڵکدا. ڕژیمی ئیسلامی لەم ڕێگەیەوە لە ڕاستیدا بە نەیارانی خۆی ئەڵێکە بۆ مانەوەی ڕژیم باکێکی لە ژەهراویکردن و کوشتنی مناڵانی دەبستانی و دەبیرستانیش نییە. چەند مانگ هێرشی بەردەوامی شیمیایی بۆ سەر قوتابخانەکانی کچان و پەرەستەندنی بەرەو زانکۆکان و شوێنە گشتیەکان نیشانەی ترس و وەحشەتی قوڵی حاکمیەتە لە ئاخێزی شۆڕژگێرانەی ژینە. دەسەڵاتدارانی ئیسلامی دەزانن کە گرتن و ئەشکەنجە دەرکردن لە سەرکار و ئیعدامکردن ئیتر چارەساز نییە. دەبێ جنایەت لە ئاستێکی بەریندا ڕێک بخات و بەکردەوەی دەربێنێ. ئەو ڕاپۆرتانەی بڵاوبوونەتەوە سەبارەت بە جۆری ئەو مادە کیمیاییەی لەم کەمپەینە تەرۆریستی ئەم دوایەدا بەکارهاتووە نیشانی ئەدات کە ئەم مادە شیمیاییە تەنیا لەبەردەست حکوومەتدا هەیە. دەست بەسەر نەکرانی بکەران و فەرماندەرانی ئەم جنایەتە ڕەتکردنەوەی تێرۆریزمی شیمیایی حکوومەتی و نسبەتدانیان بە هێزە دەرەکیەکانەوە دەری دەخات کە ئەم جنایەتە لەلایەن دەستگای حکوومەتی ئیسلامیەوە ڕێکخراوە. ئەم جنایەتی ڕژیمی ئیسلامی دەبێ بە توندی مەحکوم و ڕسوا بکرێت. حکوومەتێکە مناڵانی دەبیرستانی بە مادەی شیمیایی دەکاتە ئامانج بێجگە لە دەستگایەکی جنایەتکار و مافیایی هیچی تر نییە. پێویستە گشت بەشەکانی کۆمەڵ پشتیوانی لەو قوسابی و کادری فەرهەنگیانە بکەن کە بوونەتە ئامانجی هێرشی شیمیایی. گشت دیاردەکان نیشانیەدەن کە ڕێکخراوێکی توکمە و سەرتاسەری لە پشت ئەم جەریانەوەیە. وها تەشکیلاتێک ناتوانێ بێجگە لە سازمانە ئیتلاعاتی و ئەمنیەتەکانی ڕژیم کەسی تر بێت. دەستگای تەبلیغ و خڵەتاندنی ئیسلامی بەرەو ڕووی شکست بۆتەوە. سەرکوت و زیندان ئیتر وەڵام دەرەوە نییە. لەمڕۆوە ڕژیم بۆ مانەوەی خۆی دەستی داوەتە پەیڕەوکردنی کۆمەڵێک کردداری نەئاسایی. بەڵام کورتکردنەوەی دەستی ڕژیم بۆ درێژە نەدان بەم جنایەتە ڕێکخراوانە پێویستی بەکردەوەی بە کۆمەڵ و گشتی و جەماوەری هەیە. شناسایی بە کرێگیراوانی هێرشبەر و فەرماندەران و پیلانەرانی ئەم ئەمەلیاتە تەرۆریستیە دەبێ ببێتە داخوازی هەنووکەیی و گشتی. زەرفیەتی کۆنەپەرستی و جنایەتی حکوومەتی ئیسلامی هەموو سنوورەکانی تێپەڕاندووە. حکوومەتێکە خەڵکی ئاسایی وڵاتەکەی خۆی مناڵانی دەبستانی بەکردەوەی تێرۆریستی شیمیایی دەکاتە ئامانج هیچ پەیوەندێکی بە کۆمەڵگای ئەمڕۆیی بەشەریەوە نییە. عەلی کیمیایی ئێران و دەستگای جنایەتکاری حکوومەتی ئیسلامی دەبێ وەڵامدەرەوەی ئەم توندوتیژیە سازماندراوە بن.